بۆ جارێکی دیکە بەشێکی بەرچاو لەو 663 پزیشکە دانەمەزراوەی ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو گرت بوونەوە. ئەوان داواکاریان دامەزراندن و چاڵاکردنی سیستەمی پلەبەندی پزیشکیە. جداهی ئەمە شەولێرە سلێمانیە ئەرکێمە زۆرترە ئەو چکی ژمارەمە یە دکتۆرە یە دامەزرا و گەلە کێمترە مقارنەتەن بە وان نەخۆشخان و دەستگایان سەخلەمیان ئەبێت جدید نوێی بووین هەمی منطقە هەمی دەڤەرە زاخ و دهوکێ با تیفا شێلات زێ جێبەجێکردنا سیستەمێ پێوەچوونە دکتۆرە یا بەردەوام دامەزراندنا هەر ساڵ یا سیستەمێکی لەبەرەوەی لە جارانی پێشوو لە بەردەم وەزارەتی تەندروستی گردبوونەوەمان کردووە بەڵام بەدەم داواکاریمان نهاتوونەوە و بابەتەکان بە هەڵواسراوی بەجێهێشتووە بۆیە ئەم جارە بڕیارماندا کە گردبوونەوەکە لە بەردەم ئەنجومەنی وەزیران ڕێک بخەین بۆ ئەوەی داواکەمان بگەین بە ئەنجومەنی وەزیران و ئەوان بەدەم داواکاریمانەوە بێت. هاوتەریب لەگەڵ پزیشکانی دانەمەزراو بەشێک لە پزیشکانی دامەزراویش کە ژمارەیان 776 پزیشکی دامەزراوی ساڵی 2024 دەنگی خۆیان خستۆتە پاڵ دەنگی هاوپیشەکانیان و داوای دامەزراندنیان بۆ دەکەن. لەلایەکی دیکەشەوە ئەو پزیشکانە سیستەمی پلەبەندیان وەستاوە. پزیشکی دامەزراوی یەک ساڵینە چاوەڕێ دەکەین جەماعەت دابمەزرێن لۆی مە ببینە پزیشکی دامەزراوی دووەم ساڵە هەتا پاشان لە ساڵانی داهاتوو ببینێتە دەڕۆژ و دوایە بتوانین لە بۆ پسپۆڕی بخینینەوە یعنی کولی سیستەمەکە لەسەر جەماعەت ڕاوەستایە کە دابمەزرێن ئەوە ماوەی 2 ساڵ ئەو مشکلەیە هەیە دامەزراندنی مەش تەقریبەن ساڵێک تەخیر بوو. گەرەوانە دانەمەزرێن کەس نابێت لە نەخۆشخانە حکوومیەکان نەخۆشەکان وەربگرێت چونکە ئەرکی یەکەمی پزیشکە گەنجەکانەوەی نەخۆشەکان وەربگرن لەناو نەخۆشخانە حکوومیەکان ئینجا وولادە بێ منداڵان بێ فریاکەوتن بێ سەرەتا کەوان وەری دەگرن چارەسەری سەرەتایی بۆ دەکەن ژیانی لە مردن ڕزگار دەکەن ئەو جات دەچتە سەر پزیشکە پلەبەندەکانی تر و پسپۆڕەکان ئەوان چارەسەری یەکجاری بۆ دەکەن باشە لە نەبوونیەوان ئەو پرۆسەی هەموو پەکی دەکەوێت کەواتە نەخۆش زەرەرمەندە. دوای ئەوەی چەند جارێک پزیشکانی دانەمەزراو لە بەردەمی وەزارەتی تەندروستی گرت بوونەوە و هیچ وەڵامێکیان نەدرایەوە سەنتەری ناڕەزایەتیەکانیان هێناوەتە بەردەمی ئەنجومەنی وەزیران لە ئەگەری وەڵام نەدانەوەشیان پزیشکانی دامەزراو بە هاوکاری پزیشکە دانەمەزراوەکان دەست دەدەنە چەکی بایکۆت و ئۆباڵی ئەو مەترسیەش دەخەنە ئەستۆی وەزارەتی تەندروستی و حکوومەتی ماوە بەسەرچوو. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.